چیرۆکی ئەو پیاوەی بەبێ بوونی ڕوخسار ژیە. مارک تاتوم دانیشتووی ویلایەتی کەنتاکیە. لە ساڵی 1991 لەگەڵ خاتوونێک بە ناوی نانسی ئەو سەرگیری دەکات. پێکەوە لەگەڵ دوو منداڵەکەیان بۆ ماوەی 10 ساڵ بە دڵخۆشی دەژین و ژیانێکی خۆشیان هەیە تا ئەو کاتەی تووشی ڕووداوێکی دڵتەزێن دەبنەوە. چیرۆکی ژیانە ئەستەمەکەی مارک لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە شەوێک لە شەوەکانی ساڵی 2000دا هەست بە ئازارێکی زۆر دەکات لەسەریدا وە بڕیار دەدات کە زوو بخەوێت. بەڵام بەیانی کاتێک بەخەبەر دێت ئازارەکەی زۆر زیاتر دەبێت. وەیە نانسی هاوسەرەکەی دەست بەجێ دەگەیەنێتە نەخۆشخانە. لە نەخۆشخانە لە دوای ئەوەی پشکنینی بۆ دەکرێت دەردەکەوێت کە تووشی نەخۆشیەک بۆ بەناوی میوکۆرمایکرۆسیس کە لە ئەنجامی کەڕووینانەوە تووشی کەسەکان دەبێت. بارودۆخی تا دەهات خراپتر دەبوو. بۆیە پزیشکەکان بڕیار دەدەن دەست بەجێ نەشتەرگەری بۆ ئەنجام بدەن چونکە ئەو کەڕوە لە ناوەوە خانەکانی خواردووە و دەبێت بە زووترین کات ئەو پارچانە لێ بکرێنەوە کە توش بوون. دوجار مارک توانی بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بێت بەڵام بەهۆی نەخۆشیەکەوە چاوەکانی و لوتی و بەشێک لە ڕوومەت و لێوی لەدەستدا. لەگەڵ هەموو ئەو بارودۆخەشدا نانسی هاوسەری لەگەڵی دامایەوە هەرگیز بەجێی نەهێشت. دواتر مارک لەلایەن پزیشکەکانەوە لێوەکانی بۆ دروست دەکەنەوە بۆ ئەوەی توانای هەبێت نان بخوا و قسە بکات. پاشان ڕوخسارێکی دەستکردی بۆ دروست دەکەن ئەوەش لە ڕێگەی بەکارهێنانی وێنەیەکی کۆنیەوە. ڕوخسارە نوێیەکەی مەگوناتیسی بوو. ئەوەش بۆ ئەوە بوو کە ڕۆژانە لێ بکرێتەوە و پاک بکرێتەوە. ڕاستە کە ڕوخسارە نوێیەکەی مارک هیچ لە ڕاستەقینە نەدەچوو بەڵام لەگەڵەوەشدا بە وزەیەکی ئەرێنیەوە بارودۆخەکەی قبول کرد. ڕوبەڕووی نەخۆشیەکەی بوویەوە و هەتاوەکو کۆتایی جەنگە وێڕایەوەی کە ڕوخساریشی لەدەستدا بەڵام هەر لە ژیانکردن بەردەوام بوو. بەڵام بێگومان بە تەنها ئەوەی پێ نەدەکرا ئەگەر ئەو سەرەکەی لەگەڵی دانەبووایە. دوجار مارک لە ساڵی 2005 کۆچی دوایی دەکات بەڵام لە دوای خۆشی وانەیەکی باش بۆ هەموو جیهان بەجێ دەهێڵێت لەبارەی ئەوەی کە کەڕوو زۆر لەوە ترسناکترە کە بیری لێ دەکەیتەوە. بەڵام ئەوەی گرنگ بوو ئەوە بوو کە پێی وتین ئێمە بەبێ ڕوخساریش لەگەڵ هەبوونی کەسێک کە بەڕاستی خۆشی بوێین دەتوانین بەردەوام بین لە ژیان.